تۆ خزمەتی مناڵەکە بکەیت یەکەم شت ئەوەیە مەیاڵە بترسێ سوکایەتی پێ مەکە لێی نەیە توندوتیژی بەکار نەهێنە نازدار بە خێوی مەکە دەبەرچاوی مناڵەکە شەڵ ئازاوە مەکە کێشەکانە حەلکە دوور لە مناڵەکە ئێمە ئەمڕۆ سەردانی شارە جوانەکەی گەرمیان کەلارمان کرد بۆ پێشکەشکردنی چەند چالاکیەکی پەروەردەیی سمینەرێکی ترمان کرد دوای ئەوە بۆ ژمارەیەک لە مامۆستایانی زانکۆ و ڕۆشنبیرانی کەلار دەربارەی قەیران و ئەزمەی بۆ نمونە پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان کاریگەری بایکۆت کاریگەری ئەم قەیرانی ئابووریە کەمی موچە ئەم بارودۆخەنە لەبارەی کە هەیە وە کۆمەڵی پێشنیاز کرا چی بکەین بۆ ئەوەی شوێنەوارەکانی ئەو قەیرانە کەمکەینەوە کۆمەڵی پێشنیاز کرا و گفتوگۆ مناقەشە لەسەر لەگەڵ ئەو ڕۆشنبیرانە مامۆستایانی زانکۆ کرا دوا چالاکیشمانەوە بوو کە ئێستا ساعت 4 لەم هۆڵی ڕۆشنبیریە بۆ دایکان و باوکان بوو باسی گرنگی پەیوەندی نێوان دایک و باوک و قوتابخانەمان کرد ینی دایک و باوک وا تەسەور نەکە مناڵەکەی ناردە مەکتەبێکی تر هەر مەکتەب مەسوولە بەڵکو ئەبێ پەیوەندێکی پتە و هەبێ ئەم دایک و باوکانە سەردانی قوتابخانەکان بکەن بزانن هاوڕێی مناڵەکانیان چێیە خاڵی بەهێز و لاوازیان چییە کێشەکانیان چییە هەروەها لە ناو ماڵە ئەبێ ژنگەیەکی لەبار دروستکەن کێشەی خێزانی لە بەرچاوی مناڵەکانیان بۆ نمونە باز نەکەن کێشەکانی ماڵەوە با نەباتە قوتابخانە چیاکە تۆ مناڵی هەستی بە ئەمان نەکرد خۆشەویستی نەدرایە توندوتیژ بووی لەگەڵی نازدار بەخێوەکە دوو تربێت بوو ئەنی بەڕاستی کاریگەری خراپی لەسەر پرۆسەکەیە بێ باسی ئەومان بۆ کرد مناڵەکانتان بێکتی بەراورد مەکەن بەخۆی بەراوردیکە گرنگی بە خاڵە بەهێزەکانیان بە پاداشت و سزا توندوتیژی بەکارمەهێنن بەڵام حەزی لە شتێکە لێ بێ بەشکە بزانن بەهرە و توانەکانی مناڵەکانتان چییە مەرج نییە مناڵ بەس بخوێنێ خوێندن بۆ ئەوە بێ شەهادەی بەرز بێنێ یا پیشەی بەرزیە بێ گرنگی لە ژیان بەختەوەر بێ هەموو باسی ئەوانەمان بۆ کردن و لە کۆتاییە کۆمەڵی دایک و باوک پرسیاریان کرد و وەڵامی پرسیارەکانمان نانە و هیوادان ئینشەڵڵا سوودی هەبێ بۆیان بۆ ئەوەی بتوان کەشوهایەکی گونجاو لە ناو خێزانەکانیانە دابین بکەن تا مناڵەکانن کاتچێتە قوتابخانە و باخچەی مناڵان سوود لە بەرنامە و پرۆگرامەکانی وەرگرێ و هەر فکر و داڵغیان لای ماڵەوە نەبێت بەردەوام نەکرد دایک و باوک تەبەن بەداخەوە خۆ دەزانی لە کۆمەڵگای ئێمە دایک و باوکی ئێمە ئەوەندە شارەزای ڕۆشنبیری پەروەردە و دەرونی نییە یعنی لەبەرەوەی نەیخوێندووە با دکتۆرێ بێ با مهندسێ بێ بەڵام شتی پەروەردەی و دەرونی و پەروەردەی مناڵ و کێشەکانی خێزان و چۆنیەتی با بڵێن دروستی دەرونی ئەمانە ناخوێنەوە بۆیە هەموو دایک و باوکێک پێویستی بەوە هەیە نەکەرم سمینەرانە خۆشیان کتێب خوێندنەوانێ دەورە بەشداری بکەن چونکە کامیان گرنگترە تۆ سایەقیە فێربی بۆ سیارەیە مناڵەکە و باش پەروەردەکەی ئەی بۆ سایەقی خولێ پێ بینێ بۆ نمونە دەورە و بۆ کاتەوە تا ئیجازی سایەقی واتێ ئەی ئیجازی دایک و باوکێتی بۆ مناڵەکە ینی من بێمو جارە پێشنیاز دەکەم بەفرۆزە هەموو کوڕ و کچێ پێشەوەی هاوسەرگیری بکەن ئەبێ خولێکی پەروەردەی و دەرونی ببینن بۆی لە ژن و پیا و سایکۆلۆژی یەکتری تێ بگەن بزان پەروەردەی مناڵ چییە زیانەکانی نازداری چییە زیانی دوو پەروەردەیی چییە توندوتیژی چییە چۆن مناڵ پەروەردەکەی سایکۆلۆژی مناڵ چییە سایکۆلۆژی هەرزەکار چییە ئەبێ شێوازمان بگۆڕین کە لە مناڵی چوە ئەی ئەمانەمی پێویستە نەکرد بۆ دایک و باوک نەکرد بۆ مامۆستا بۆ هەموو هاوڵاتیە تۆ مادەم لەگەڵ مرۆڤ مامەڵاکەی لەگەڵ ئینسانە مامەڵاکەی ئەبێ شارەزای سایکۆلۆژیابی شارەزای دەرونی ببی چونکە ئەوە داروبەر نییە ئینسانە مەشاعیری هەستوسۆزیە ئەگەر ئەو شتانەی کە پێویستە لەگەڵ سایکۆلۆژی و باری دەرونی ئەو بگونجێ نەیکەی ئیشەکەمان فەشەلێنێ باوکە کوڕە کوژێ دایکە کوڕە کوژێ کوڕە باوکە کوژێ ئەوە زاوە کوژێ ئەو خەسکۆ ئەو ژنە ئەمە لەکوێوە هەڵتەوە سەڵات لەبەرەوەی ژینگەی شەڕ ژیاوە بۆیە تۆ مناڵەکەەوە ئەگەر لە ژینگەیەکی شەڕ ئەبێ پێشبینی ئەو بکەین کە ئەفەوتێت لە داهاتووە